شنگار ڕوویدا زۆرمان پێ ناخۆشە چونکە ئەو بیرەوەریە تاڵانەمان دەخاتەوە بیر کە ئەم میلەتەی ئێمە ڕووباری خوێن لەوەیدا بووە. ومێر دەکەم کە ئەوە بە زووی ئاوێک بۆ ئاگرەدا بکرێت هەرچی زیانی لێمان کەوتووە لە مێژووی خۆماندا وەکو گەلی کورد هەمووی لە ئەنجامی ناکۆچی دووبارەچینی خۆمان بووە. هەرچی لە دەستمان چۆ لە دەستکەوتەکان هەم بەهۆی دووبارەچی ناکۆچینی خۆمان بووە و زۆریش مەترسیم لەوە هەیە کە ئەو شەڕ و تێکدانادانن دەستی دیکەی لە پشتەوە بێ و بە وەکالەت بێ کە ئەوە زۆر شتێکی مەترسیدار ومێر دەکەم کە ئەگەر بێت لە نێو هەرێمی کوردستاندا تەبایی سیاسی هەبێ ئەو بارگرژی سەربازی و عەسکەریش نامێنێ پێش هەموو شتە دەبێت تەبایی سیاسی جێڕ بدرێتەوە دوایی چارەسەری ئەو کێشە و گرفتە حیاتیانێ بکەین کە خەڵکیان شووسوار کردووە تەنجیان بە خەڵک هەڵچینیوە قەیرانی ئابووری قەیرانی ئیداری. ئەمما ئەوەی کە لە شنگال ڕوودەدا وەکو گوتم بەڕاستی خەڵک هەرێمی کوردستان بۆی هەیە بڕیار لەوە بدا دەبێت چێ لێ بێت ئەوە بێت ئەگەر مادام شنگال لە چوارچێوەی هەرێمی کوردستاندایە و پێویستە هیچ هێزێک بیر لەوە نەکاتەوە کە بەبێ ئاگاداری و بەبێ ئیزن و مۆڵەتی هەرێمی کوردستان کە قەوارێکی سیاسیە بێ لەوێ مزاحیم بێ پێما ئەوە شتێکی خراپە